سڵاوتان لێبێت بۆم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی هەمیشە زیندوو هێمن هەمزە لەسەر مەزاری لە سەردەشت، برینداربوونی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی کار لە بانە، مانگرتنی کرێکارانی شرکەتی پۆلی ئۆلیڤێنی پێترۆشیمی چابەهار، بەیانیەی دایکانی دادخوازی پارکی لالەی تاران بۆ ئیدانەکردنی قەتڵی ئارمیتا گەراوان، بڕیاری ڕژیم بۆ جیاکردنەوەی ڕەگەزی کتێب لە قوتابخانەکان، خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە ئەندۆنێزی و ئیسپانیا و دوایین زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی هەمیشە زیندوو هێمن هەمزە لەسەر مەزاری لە سەردەشت، بەیانی ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر بنەماڵەی هێمن هەمزە لە گیانبەخکردوانی شۆڕشی جینا لە شاری سەردەشت لەسەر مەزاری کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. هێمن هەمزەی تەمەەن 30 ساڵ لە کاتی هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەرگوندی بێورانی سەردەشت بە تەقەی سەرکوتگەرانگیانی لەدەستا و پاش ئەو ڕووداوە خەڵکی گوندەکە ناڕزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی حکوومەت بە شەڕ هاتن. بەیانی ڕۆژی دووشەممە بنەماڵی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی سەردەشت بە کۆبوونەوە لەسەر مەزارەکەی وێڕای گوڵبارانکردنی گوڵکۆی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. برینداربوونی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە ڕۆژی شەممە و یەکشەممە 22 مانگی خەزەڵوەری 1402 دوو کۆڵبەر بە ناوەکانی نەریمان ساعدی و یونس قادری بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی شەممە کۆڵبەرێک بە ناوی نەریمان ساعدی خەڵکی گوندی دوێسەی سەر بە شاری مەریوان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی سەلاحەدینی ئەو شارە گوازرایەوە. هەروەها ڕۆژی یەکشەممە کۆڵبەرێکی تەمەن 19 ساڵی خەڵکی پاوە بە ناوی یونس قادری بە دەستڕێژی گولەی هێزەکانی هەنگی مەرزی بانە بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکانی ئەو شارە گوازرایەوە. چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی کار لە بانە، شاری بانە کارخانە و سەنعەتی نییە و نرخی بێکاری لەو شارە زۆرە و تەنیا دوو هەڵبژاردە لە پێشلاوانی بێکاری ئەو شارەدایە. یەکەم کۆڵبەری و دووهم کرێکاری بیناسازی. لە 6 مانگی ڕابردوودا ڕێژەی کرێکارانی ڕووداوی کار لەو شارە تا ڕادێکی بەرچاو بەرز بووتەوە. بەوتەی حەسەن عیزەتی سەرۆکی ئەنجومەنی سنفی کرێکاران و وستاکارانی بیناسازی لە بانە لەو شارە 2500 کرێکاری ساختمانی ئەندامی ئەنجومەن و بالانیکەم بە هەمان نیسبەت کرێکاری بیناسازی کە ئەندامی ئەو ئەنجومەنەنین لە بانە بوونیان هەیە. لەو 2500 کرێکارە 1500 کەسیان بیمەی تەمینی ئیجتیماعیان هەیە و نیوەی کرێکاران عەمەڵەن نە بیمەیان هەیە و نە لە داهاتوودا دەتوانن حەقدەستی خانشینی وەربگرن. دەفتەرچەی دەرمانی و بیمەی ڕووداوی کاریان نییە و ئەگەر بریندار یان کەم ئەنجام بن هیچ یاریدەدەرێکیان نییە. پێشتر وەزیری کار باسی لە کەمبوونی ڕووداوەکانی کار کرد بوو، بەڵام تەنیا لە ساڵی 1401دا 1900 کرێکار بەهۆی ڕووداوی کار گیانیان لەدەستداوە و ئەو ئامارە ڕاستەقینانەیش لەوە زیاترن. مانگرتنی کرێکارانی شرکەتی پۆلی ئۆلیڤێنی پێترۆشیمی چابەهار ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر کرێکارانی شرکەتی پۆلی ئۆلیڤێنی پێترۆشیمی چابەهار دژ بە دۆخی خراپی مەعیشەت دەستیان لە کار کێشایەوە و مانیان کرد. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شرکەتی پۆلی ئۆلیڤێنی پێترۆشیمی چابەهار ماوەی 5 مانگە هیچ عەقدەستێکیان وەرنەگرتووە و خوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون. بەوتەی کرێکارانی ناڕازی چەند جار لە ئازدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام خاوەنکار هیچ سەرنجێکی بە داواکاریەکانیان نەداوە. کۆبوونەوەی چالاکانی ژینگەیی لە ئامۆل ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر چالاکانی ژینگەیی و کۆمەڵێک لە خەڵکی شاری ئامۆل لە ئاز فرێدانی زبل و خاشاک لە نێو سرۆژ ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان شارەداری ئامۆل شوێنی فرێدانی زبل و خاشاکی گۆڕیوە و ناوچێکی جەنگەڵی بۆ کۆکردنەوەی زبل دیاری کردووە کە ناڕزایەتی بەرینی چالاکانی ژینگەی و خەڵکی ئەو شارەی لێکەوتوێتەوە.
ناڕازیان داوایان لە بەرپرسانی شارەداری کردووە وەکو هەموو وڵاتێکی پێشکەوتو سیستمی نوێ بۆ کەڵگوەرگرتن لە زبڵەکان دابین بکەن و چیتر ژینگە و سروشتی ئەو ناوچەیە پیس نەکەن. هێرشی بەکرێگیراوێکی ڕژیم بۆ سەر دوو ژن لە شاری یەزد. ڕۆژی یەکشەمە 21 مانگی خەزەڵوەر ئاتەش بە اختیارێکی ڕژیم هێرشی کرد سەر دوو ژن لە شاری یەزد و خەڵک چوون بە هانایانەوە. بەپێی ئەو ویدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەکرێگیراوێکی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە هێرش دەکاتە سەر دوو ژنی گەنج و لیان دەدات. کاتێک یەکێک لە ژنەکان بەرگری لە خۆی دەکات بۆ جارێکی دیکە بێڕێزی پێدەکات و هێرش دەکاتە سەری، بەڵام لەلایەن خەڵکەوە بەرپشت دەدرێتەوە و ئەو دوو ژنە ڕزگاریان ئەبێت. بەیانیەی دایکانی دادخوازی پارکی لالەی تاران بۆ ئیدانەکردنی قەتڵی ئارمیتا گەراوەند. ڕۆژی یەکشەمە 21 مانگی خەزەڵوەر دایکانی دادخوازی پارکی لالەی تاران لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوەند لەلایەن ڕژیمەوە ڕایانگەیان سەرکوت و جنایەت بەپێی جیاوازی تایبەتمەندی حکوومەتی فاشیستی ئیسلامیە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە دەسەڵاتی دینی فاشیستی کۆماری ئیسلامی ماوەی 44 ساڵە بە شێوەیەکی ئامانجدار ژنان سەرکوت ئەکات و لەو ماوەیە سەدان جۆر جنایەتی ئەنجام داوە. ئەو دەسەڵاتە هەر لە سەرەتاوە حکوومەتەکەی بەپێی سەرکوت، ئەمنیەتیکردنی کۆمەڵگا، نادادپەروەری و جنایەت بنیاد ناوە و سەرکوتی چالاکانی سیاسی و مەدەنی، بەندکران و ئەشکەنجەی ڕووناکبیران و کوشتنیان یا دوورخستنەوەیان بۆ ناوچەکانی دیکە نەیتوانیوە خەڵک لە بەرخودان و پێداگری لەسەر مافەڕەواکانیان دوور بخاتەوە. ئەمڕۆکە زۆربەی کۆمەڵگا خوازیاری ڕوخانی ئەو حکوومەتە و بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بەردەوامە و دڵنیان کە بە سەرکەوتن ئەگەن. بێبەشکردنی توماش ساڵحی لە مافەکانی لە زیندان. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆ بەرپرسانی زیندانی دەستگرتی ئیسفەهان توماش ساڵحیان لە مافەکانی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کردووە. بە وتەی بنەماڵەی توماش بەرپرسانی زیندانی دەستگرتی ئیسفەهان بە ئەنقەز ئەشکەنجەی ئەدەن و ماوەی 3 ڕۆژە وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کردووە و ڕێگەی پێنادەن لەگەڵ بنەماڵەکەی پەیوەندی تەلەفۆنی هەبێت. هەروەها ئیجازە بە پارێزەرەکەیشی نادەن سەردانی بکات و چاوی پێ بکەوێتەوە. ئەو دۆخە سازیان کردووە، نیگەرانی ئێمەی زۆرتر کردووە. بڕیاری ڕژیم بۆ جیاکردنەوەی ڕەگەزی کتێب لە قوتابخانەکان. وەزیری ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ڕۆژی یەکشەمە 21 خەزەڵوەر ڕایگەیاند بەپێی بەڵگەی گۆڕانکاری سەرەکی لە سیستمی پەروەردە کتێبی قوتابیانی کچ لەگەڵ کتێبی قوتابیانی کۆڕ جیا ئەکەنەوە. وەزیری پەروەردەی ڕژیم لەو بارەوە وردەکاری زۆرتری بڵاو نەکردوێتەوە، بەڵام وتوویەتی ناوەڕۆکی کتێبەکان بەپێی ئەو شتەی کە ناوی کولتوری شەرمە دیاری دەکرێت. ناوبراوە سەبارەت بە کاتی گۆڕانی کتێب بە دەرسیەکان هیچ ئاماژەیەکی نەکرد، بەڵام ڕایگەیان کە پەروەردەی ئیسلامی بنەماڵەکان لە قوتابخانەکانەوە دەست پێەکەن. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە ئەندۆنێزی و ئیسپانیا ڕۆژی یەکشەمە 21 خەزەڵوەری 1402 لایەنگرانی فلستین لە وڵاتانی ئەندۆنێزی و ئیسپانیا بۆ جارێکی دیکە دژ بە جینۆسایتی خەڵکی فلستین ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کەس لە شارەکانی جاکارتای ئەندۆنێزی و بارسلۆنای ئیسپانیا دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی مەدەنی غەزە و کۆمەڵکوژکردنی ژنان و منداڵان خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەران خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەست بۆ گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بەدەست خەڵکی لێقۆماوی غەزە بوون. دوای زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ڕۆژی یەکشەمە 21 خەزەڵوەر ئەرتشی ئیسرائیل دەوروبەری نەخۆشخانەی غەزە ئوردوگای جنین و جەبالیای بە چڕی بردومان کردووە بەهۆیەوە دەیان کەسی دیکە کوژرا و بریندار بوون. بەوتەی وتەبێژی نەتەوەی گرتوەکان 101 کارمەندیان لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کوژراون. هەروەها لە بردومانی جەبالیا 19 کەس گیانیان لەدەستا و چەندین کەسی دیکەش بریندار بوون. هاوکات ئوردوگای جنین لە باشووری غەزەش بە سەختی تۆپباران و موشکباران کراوە و بەهۆیەوە چەندین کەس بوونە قوربانی. بەوتەی بەرپرسانی بەهداشتی غەزە ڕێژەی قوربانیانی سنووری 11,000
800 تێپەڕاندووە و ئاماری بریندارەکانیش گەیشتوتە 31,000 کەس. هەروەها دەرمان، خوراک و خوێن دەست ناکەوێت و سوتەمەنی نەخۆشخانەکان تەواو بوو، 12 کۆرپەڵە و توشبووی شێرپەنجە بەهۆی نەبوونی کارەبا گیانیان لەدەستاوە. هێرشی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر سپای قۆت لە سووریا. شەوی یەکشەمە 21 مانگی خەزەڵوەر فڕۆکەکانی ئیسرائیل و ئەمریکا بنکەکانی سپای قۆدسیان کردە ئامانج و زیانێکی زۆری گیانی و مادی بە میلیشیاکانی کۆماری ئیسلامی کەشت. وەزیری بەرگری ئیسرائیل ڕۆژی یەکشەممە ڕایگەیان پاش هێرشی موشەکی لە خاکی سووریاوە هێزەکانی سنوورەکانیان بەزاندووە و هاوکات فڕۆکەکانیان بنکەکانی سپای قودس و حیزبۆڵایان کردوەتە ئامانج. هەروەها لوید ئاستێن وەزیری بەرگری ئامریکای ڕایگەیان لە وەڵامی هێرشە پەهبادی و موشەکیەکانی هێزەکانی سپای قودس گەورەترین بنکەی سەربازی سپای پاسەران لە ئەبوو کەمال و مەیادین کراوەتە ئامانج و ناوەندی پەهبادی و موشەکی ئەو هێزانە بە تەواوی لە ناوچووە و زیانێکی گیانی و ماڵی زۆریان پێگەیشتووە. ناوبراوە هەروەها هەڕەشەی لە کۆماری ئیسلامی کرد کە گیانی سەربازەکانیان لە هەموو شتێک بۆیان گرنگترە و بە توندترین شێوە وەڵامی هەر هێرشێک ئەدەنەوە. بەڵێ عزیزان هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.